بینەران دەگەل bi dimay hatina salê û pêşwazî bo salanî li hemî bajaran çendîn aheng dihêne geran. Ev ahengên henê jî çendîn hunermend û çalakiyên cûra û cûr di nav de dihêne girin. Di ev sala de li bajarê Duhokê hîç çalakiyeka hunerî bû pêşwaziya salanî hête girin. Bi hûndê em bizanîn ka bûçî ev ahenge li parêzgeha Duhokê bijîn bajarê Duhokê hêne kirin. Zûrî Barêz Hesan Fetah peyvderê Rêveberiya Rewşenbîrî û Hunerî li Duhokê digel me de berêz te me de bo diyarkirin. Bûçî dev sala de bajarê Duhokê bêdeng e bû pêşwaziya salanî. سپاس پیمان خان گوده کرم کری که آهنگین فرمیین حکومت پلکفتا سری سالانی افسال دهو که نابن جور هم آهنگی که تنسیق ایک هاتیه کرن که بشین هر دوره که تایبت من یک به بهت دانو اوجی وکو بریام گشتیار و شنبیری و هنری استراتیجیت ما ابراستی بونو منزاخو تایبت بیت آهنگین سری سال وکو باجر هنرمندایه دهو که کمک بزاو چالاکی و فستیوال و کرنوال اندی هنه که دید بری چند روشا فیلم فستیوال دوکیان دولتی هبو کرنوال پارێزگه هەیە ئەم گەل هەندێنە ئامێدیەوە کو دەبەرەکە دیروکی گەشتیاری بیاوی دا بێتە تایبەتمەندکردن ئاکرێت بوو نەوروزێ بەردەڕەش بوو چەند یعنی هەر دەبەرێک گور تایبەتمەندیاوێ هەندێک بزاو چالاکی بوو بهێنە دانان ئەوە توی چارچوبەی دا هێتن ئەوە جی بدیتنامە دپتر خزمەتێکت هەم پوکسا میهوان و جەماوەری هەم یا گەشتیارە حەدا ڕاگەهاندنێژی ساڵت بوری ئەفگاز لەبەرا ومەت هات بوچی هەماهەنگینی نەت ناوەرا هەوەدا و بشین فوکسیان آهنگێکا مرکزی جهەکە دیارکری هەبیتن دیتنامە دەوە پتر خزمەتە وی بابەتی کرد و حتی بشین سەدای وێژی وەکو ڕاگەهاندن وەکو گەشت و گوزار دێ باشتر بیت Ew kesanê divêtin di ahengên serê salê de li Duhokê bajarê Duhokê bejdar bin. Hestken biçine ahengekê. Yani li bajarê Duhokê hiç ahengek nayete geran. وەکو هەنگێن فەرمی نابێتن لێ هەمی یان ئەگە نەبێژم هەمیژیل پرانیا کافی و ڕێستۆرانت و جهێن گوزاری ئاهەنگێن کردی تایبەت هەنە ڕاست ئاهەنگێن کردی تایبەتن لێ بنجاب دێریە ڕێبەریە گشتیا گەشت و گوزارێ و سندیکا هونەرمەندین کوردستانی وەکو لایەنی پیشەیی تێنە گێڕان دیسە هەماهەنگی گەلمەژی وەکو ڕێبەریە گشتیا ڕەوشەنبیری هەیە ئەوە دێ هەبن باژێر دێتە خەملاندن وەکو دیژی دووک و زاو خوێشی بێژن دوو باژێرێن نزیکێکن یعنی ڕێکا بیست خولەکایە وەکو خێزان زێدەتر چنەوا جهێت تایبەت ڕاستی وەکو کەسێن دیژی زگۆرد و گەنج و هەو مەدیت پار سەربورمە هەبوو هەمی چونەوێرێ یعنی ئەvە تەنسیقەکە باشە یعنی ئەس چێن بژمەتە کارتێکردنێ نەل خەلکی دهوکێت کرد نەل میهوانێن دهوکێ نەل گەشتیارە یعنی ئاهەنگێن تایبەت هەنە و زاخۆژی نزیکە یعنی کورتی ئەم شێن بێژین ئەو میهوان ئەو گەشتیارێ بێتە دهوکێ هەر vê حوزێ دادمێنیت بێژە ڕەنگە پشکداری ئاهەنگێ ببیت بۆ خواردنێ و نوستنێ بهێتە دهوکێ چکە ژێرخانە بێژین وەکو ژێرخانە حەواندنا گەشتیارەت بیاوێ ئوتێل و موتێل و خواردنگەهادا دهوکش دەبەرێندی باشتر